ئازیانی بەرنامەی ژەسڵاتان لێبێ کاتتان باش خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژەیە گفتوگۆی ئەمجارەی بەرنامەی بانیژە باز لە پرسێکی جیاواز و تایبەتمەندی بواری ئەدەبەکەین بە ناونیشانی چیرۆکە شعر یان شعری چیرۆک ئامێز بنەماکانی تێکەڵبوونی دوو ژانر ئاوێتەبوونیان بەیەکەوە شعر بەجیا و چیرۆک بەجیا و دواتر کۆکردنەوەیان لە ژانرێکی جیاوازا کە پێوتر چیرۆکە شعر بنەماکانی و ڕەهەندە ئیستاتیکەکانی و تێماکانی و ڕنگدانەوەی ئەم ژانرە ئەوەندەی بتوانین و بەرنامەکە ڕێگەمان پێ بدە لەناو ئەدەبی کوردیا گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە باقان ئەحمەد نووسەر و مامۆسای زانکۆ مامۆستاگیان زۆر بەخێر بێ و خۆشحاڵ بووین. زۆر سپاس بۆ جەنابە، سپاس بۆ کەناڵی پەیام، سپاس بۆ جەناب و بۆ بانگێشکردن بۆ ئەم بەرنامەیە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، بە ناوی خوای کە بەخشێنەری بیری جوان و هەستی جوان و زمانی شیرینە بۆ دەربڕینی هەموو بیر و هەستەکانمان کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باز لە ئەو تایبەتمەندیە زۆر قوڵە بکەین کە خوا بە مرۆڤی بەخشیوە. زۆر سپاس. مامۆستاگە لە سەرتاوا دەست پێ بکەین شێوە بنەڕەتەکانی شیعر لە مێژە لە گریکا و پاشتریش قسەیان لەسەر کرا و جیاکردنەوەیان ئەتوانین چیرۆکە شیعر چۆن بگەڕینەوە بۆ ئەو سەردەما مەسەلەن وەگەبینی لیریکمان هەیە و ئیپیکمان هەیە و دراماتیکمان هەیە و داستان ئەمانە و لە دوای ئەوە ئەم جۆرە لە تێگەڵکێشی و ئاوێتەبوون لە نێوان شعر و چیرۆکا دروستە بێ ئەگەر لەوێەوە دەست پێ بکەن سەرنجت لەسەرەوە چێشێ و بنەڕەتەکانی شعر و پاشتر دروستبوونی ژانری ئاوێتە لە نێوانیانە. بەڵێ سەرەتا ئێمە کە باز لە چیرۆکە شعرەکەین ئێمە سەرتا پشت بەست بە بنەماتیۆریەکان بۆ ئەوەی وەسفێک یا پەسنێکی ئەم ژانرە نوێ بکەین. طبعاً ئێستا توانم بڵم نوێ نییە بەڵام بۆ ئەو کاتێک کە من بۆ نمونە لێکۆڵینەوە کەم لێ کردووە یا بۆ نمونە ئەو سەردەمانی کە دەست پێکە نوێیە. ئێمە پشت بە بنەماتیۆرەکانە بەستین کە ئەوانەی کە باز لە ئەدەبەکەن لە مێژینەی مرۆڤایەتی بە تایبەتی تیۆری ئەو هونەری شعری ئەرستۆ کە ئەو بنەما سەرەکیەکانی بڵین ئەدەب یاخود شێوە و بنەڕەتیەکانی ئەدەب دابەشەکا بەسەر سێ بەشە. لەوانە ئێپیک کە داستانە شعرە و لیریک کە شعری هەست بزوێن و سۆزداری ئەوانەی بە ئاوازەوە وتراوە و کۆمەڵە تایبەتمەندی تر کە ناچمە سەری و دراما کە زیاتر پێشکەشکردن بۆ و لەسەر شانەوە بووە. طبعاً خاڵێک زۆر گرنگە ئاماژەی پێ بم ئەویش ئەوەیە هەر سێ لەم شێوە بنەڕەتیە لە سەرەتایە بە شعر نووسراون واتە بە پەخشان نەنووسراون بەڵکو بە شعر نووسراون و تەنیا ئەوەی کە زۆر گرنگ بووە کەرەستەی لاساییکردنەوە کە ئەرستۆ باسی لەوە کردو زۆربیان هاوبەشن شێوازی لاساییکردنەوەکەیان جیاواز بووە کە ئەویان مەسەڵەن گێڕانەوە بووە ئەویان پیشاندان بووە ئەویان دەربڕینی هەست و سۆز بووە لەم حاڵەتە و ئێمە کەینە قۆناغی دواتر هەر یەکێک لەم شێوە بنەڕەتیانە کۆمەڵک بەرهەمی تر لە خۆگرێ یعنی کۆمەڵک بەشی تر جۆر و ژانری تری لێبێتەوە. هەر لە کۆنا تەبعاً ئەمانەوە کوتم وەکو باسم کردن هاوبەشێکی زۆر هەیە لە نێوانیانە جگەلەوەی کە هەرسێکیان بە شعر بووە لە ڕووی گێڕانەوە ئەمانەشە و هاوبەشیان هەیە. هاوبەشیەکە لە قۆناغێکە بۆتە هۆی دروستبوونی ژانری نوێ. بۆ نمونە لە سەرەتاکانی سەدەی 16 بۆ 17 ئەوانەوە جۆرێکی تر لە ژان دروست بووە لە ئەدەبیاتی ئەوروپا بەتایبەتی ئەدەبیاتی ئینگلیزی کە پێی وتراوە باڵات. هەرچەنە ئەم باڵاتە هەندێک لە بڵین تیۆردانەران پێیان وا بۆ تەنانەت ئەمە خۆی بنچینە و بنەمای داستانە شعریەکان بووە. یعنی ئەو باڵاتە یاخود ئەو جۆرە شعرە چیرۆکەی کە لە سەرزاری خەڵک بووە بەش ئەوانە بوون هۆی ئەوەی ئەوانە دروست بێت و لە قۆناغی دواترا بۆ نمونە لە لیریکا کۆمەڵە ژانری تر لە ئەوروپا بۆ نمونە جیابۆتەوە وەکو شعری لیریکی درێژ وەکو شعری سرود گۆرانی وەکو پۆیما وەکو مەسەڵەن لەم بابەتانە لە ڕۆژهەڵاتیش لە لیریکەوە مەسەڵەن بەیت و قەسیدە و غەزەل و ئەمانە ئەم جۆجارانە سەری هەڵاوە. پێ دوایە ئەو پەیامەی کە لە ناو شعرا دەبوو بۆترێ بە شعر نەئەوترا بۆیە هاتن جۆرێکی جیاواز لە شعریان دروستکرد ناویان ناچیرۆکە شعر یا زەرورەتی تێکەڵکردنی ژانرەکان لایەنێکی ئستاتیکی بوو چۆن بوو
لە ڕاستیە بە بڕوای من هەر خۆی ضرورەتی ئەدەب هەر خۆی بوونی ئەدەب بەشێکی ینی ئیستاتیکایە هەر چەنە ئێمە زیاتر ئیستاتیکا پێوەستەکەینەوە بەلایەنە هوەری و تەکنیک و شکڵیەکانەوە بەڵام لە ڕاستیە هەتا وتنی تێمەکان هەتا ناوەڕۆکە جیاوازەکان جۆریەتی دەربڕینی هەستەکان خۆی جۆرێکە لە ئیستاتیکا واتە ئەدەب لە هەر شێوە و شکڵێکی هەبێ هەر پێکمان ضرورەتی ئیستاتیکی لەگەڵایە. چیرۆکە شعر ئەگەر ئەم باز لە چیرۆکە شعری مەسەلەن نوێ بکەین بۆ نمونە لە دەبیاتی ڕۆژهڵاتیە یا بە شێوەیەکی گشتی لە هەموو ئەدەبیاتە بەشێکی هەر خۆی بنەمای هەبووە واتە ئەڵم بنەمای هەبوو مەبەستم ئەوەیە بڵێم خۆی ئەو شێوانە لە ئاستا نزیکن لە یەکەوە ئەم نزیکیە وا ئەکاشتی تازە سەر هەڵبات سەر هەڵدانەکەش بۆ دەربڕینی هەم هەست و هەم گێڕانەوە لەبەرەوەی بۆ نمونە لە گێڕانەوە بابەتی زیاتر بووە لە لیریکیا مەسەڵەن زیاتر هەست بزواندن و حاڵتە دەرونیەکان هەبووە خۆی بۆ گەیاندنی تێمەکە هەردووکی زەرورە بڵێ لە ئەسڵا ئەو جۆرە جیاوازیشان هەر نەبووانی لە ناو شعریشا جۆرە هەر لە گێڕانەوە ئەتوانین بڵێن ئەو جیاوازی بنەڕەتی نییە لە نێوان جۆرەکانی شعرا شێوە بنەڕەتیەکانی ئەدەبانەك شعر بەتایبەتی ینی هەتا لە کۆ ئێمە لە بنەما سەرکیەکانیش ئەو جیاوازی نابینین چه جای ئەوەی بین بۆ قۆناغەکانی دواتر ئەمە جگە لەوەی کە ضرورەتی ئیستاتیکیش بەڕاستی ضرورەتێکی ترە چونکە خواستن و هەڵێنجانی ڕەگەز و بنەما سەرکیەکان یاش لایەنە هوەری و تەکنیکەکان لە هوەرێکەوە بە هوەرێکی تر یا تێکەڵاوبوونی هەردووکیان یا بەکارهێنانی هەردووکیان مەجموعەیەکی گەورەتر و تۆکمەتر لە چەنەڵێ ئەدەب و پێشکەشەکە بەمەرجێ کە ئەو کەسەی نووسەری ئەم جۆرە شعرێ یا بێژەری ئەم جۆرە لە هوەرەیە بتوانە بە شێوەیەکی باش دەربڕین. مامۆستا وەک باسمان کرد لە ناو شێوە بنەڕەتەکانی شاعرا دیسان با بڵێن ناو جۆرێک لە شعریە تا جۆرێک لە گێڕانەوەژێ جۆرێک لە چیرۆکیژەیە ئەکرێت لە ناو ڕەهەندە چیرۆکەشە جۆرێک لە زمانی شعری هەبێ لە دواترا کە ئەم ژانرە ئاوێتە ئەوێ تۆزێک دوورکەوتنەوە هەیە لە ژانرە کۆنەکە هەستی پێیەکەی ژانرە ئاوێتەکە جیاواز بێ لە ژانرەکەی پێش بەڵە بێگومان طبعا ئێمە یەکێک لەو چڵی پێناسانی بۆ چیرۆکە شعرەکرێەوەی کە ئەبێت بە شعرێکی سربەخۆ لە جۆرەکانی شێواتە جیابێتەوە بێ بە ژانرێکی نوێ و کاتێک بەرەمێکی ئەدەبی ئەبێ بە ژانرێکی نوێ واتە تایبەتمەندی گوەرەگرێ کە دەقاودق تایبەتمەندی دەقە پێشوەکە یا دوو دەقە پێشوەکە نییە بڵێن ئەم تایبەتمەندیە وەرگرتنی ئەبڵێن ئەو تەکنیکە هوەریانە هینی پێبەخشێ یعنی جۆرێک لە تازەی پێبەخشێ جۆرێک لە گەشە سندوی بەرهەمەکانی پێشووتری پێبەخشێ بۆیەکە وەکو فەرمووتان ینی جیاوازترە لە پێناسەیەکی کورتی چیرۆکە شارە یان لە ناسانێکی کورتە چۆن باسی بکەین کوێی شعرە و کوێ چیرۆکە بەڵێ طبعا چیرۆکە شعر هەر با لە داستانە شعرە کۆنەکانەوە بڵین باسی بکەین هەر بەرهەمێک کە بە شعر بوترێ بەڵام تایە گێڕانەوەیەک ڕووداوێک بەسەرهاتێک هەستێک شتێک بگێڕێتەوە و هەروەها یان بیگێڕێتەوە یان سەرگوزەشتەیەک مەسەڵەن ڕووداوێک لای خوێنەر دروست بکات ئەمە پێوترێ شعرێکی چیرۆکی. طبعا چیرۆکە شعر بۆ ئەم قۆناغا بریتە لەو جۆرە شعرەی کە هەندێک لە تەکنیکەکانی چیرۆک وەرئەگرێ و لە شێوەی هوەری و ئیستاتیکیە لە ناو دەقەکەی خوادای ڕێژێتەوە و جۆرێکی تازەی شعری پێ بەرهەم ئەهێنێ نەک جۆرێکی تازەی چیرۆکی زیاتر ئەتوانین بڵێن کە وەرگرتنی هەندێک ڕەگەز یا هەندێک تەکنیکی چیرۆکیە یا هێنانیەتی بۆ ناو ڕەگەزی شعر ئەو تەکنیکانەکە بەڵێ ئەوانەی کە زۆر گرنگن و تەکنیکانە زیاتر طبعا تەوەری سەرەکیەکە گێڕانەوەیە واتە گێڕانەوە کە بەشێکی سەرەکی بووە لە چیرۆک تابانە بێ بڵێن چیرۆک مەبەستمان ئەو چیرۆکە نییە کە ئێستا هەیە چکە ئێمە وەکوتمان داستانە کۆنەکان هەر لە کۆنەوە کە پێمان وا بۆ چیرۆک بووە هەمویان بە شیعر بوون یعنی لە قاڵبی وەزن و ئەمانەشا بەو تایبەتمەندیانی کە بۆ شیعر هەبوو کاتە هەمویان بە شیعر هەبووە واتە خواستنی ڕەگەزی سەرەکی گێڕانەوەیە لە چیرۆک هەروەها پاڵەوان کەسایەتی هەروەها کات و شوێن و ئەمانە خواستراوە بەڵام هەرگیز بەو شێوازە نییە کە لە
چیرۆکە هەیە بگرە زیاتر لە شێوەی تر داڕژراوەتەوە وەک لە هوەرەکانی مەسەرەن خوازە و خواستن و بە کەسکردن و ئەمانەیە زیاتر ڕەگەزەکانی تری چیرۆک بەکارهێنراوە بەڵام ئەبێ ئەومان ئاگا لێبێ زۆربەی زۆری تەکنیکەکانی کە بۆ گێڕانەوە بەکارهێنرێ مەسەلەن زیاتر بۆ نمونە مەسەلەکانی مۆنۆلۆگ مەسەلەن فلاشباگ یا وەسف یا مەسەلەن دیالۆگ ئەمانە بە تایبەتیش ئەو لانی مۆنۆلۆگە لە شعری لیریکی یا زیاتر چێتە سەر ئەم تەکنیکانە کە تایبەتمەندی گێڕانەوەن شعری چیرۆکی خواستوێتی بۆ خۆی ئەوەندەی تێبینیت کردبێ و تەجروبەی باشە دەبێت چوەکو ئیشی ئەکادمی چوەکو خوێن و خوێنەرێکی بەردەوام چوەکەوەی شارەزای نێوان ئەدەبی فارسی و کوردیشیت شعر یا با بنەماکانی یا بڵێن چوارچێوەکەی یان پێناسە زانستەکەی شار ڕێگە بەو بنەمانی چیرۆک ئەدا بە ئاسانی بێنە ناو خۆیەوە ئەتوانێت لە ناو مناڵدانی خۆیان جیان بکاتەوە طبعاً ئەمە پێم وایە ئەم پرسیارە جۆرێکی تر بڵین خۆی هەر شعر لە ناوخۆیان هەر هەڵی گرتووە یعنی هەر لە سەرەتای دروست بوونی شعرەوە خۆ گێڕانەوەی لەگەڵ خۆیان هەڵگرتووە تەنانەت هەندێک پێیان وایە شعری لیریکی پێشتر مەسەن پێش و هەز بزوێن بووە هەندێکگەڵەن نا گێڕانەوەکە بووە گێڕانەوەی لیریکی مەسەن ئەوە بووە واتە لە ناو خۆیان هەر خودی ئەو خواستن و ئەو تێکەڵاوی هەیە و بێگومان کە قۆناغەکانی شتێ ئەپەڕێنێ شعر فراوانترە بێ دیدگاکان فراوانترە بن و بەپی تیۆرە تازەکانی ژانرێکێک لەوانە مەسەن دانەرەکان کە تۆدۆرۆفە و توێردانەرانی تریش پیان وایە تەنانەت ژانرەکان جگەلەوەی کە تەکنیک و هونەر لە ژانری هاوسی خۆی و بەرامبەری خۆی ئەخوازن تەنانەت ئێستا ژانر پڕاوەتەوە بۆ هینەکانی تر مەسەن لایەنەکانی تر وەکو کۆمەڵناسی وەکو دەروونناسی ینی تەنیا لەناو ئەدەباس چوارچێوەی ئەدەبان نەماوە بۆیەکە شتێکی زۆر نۆرماڵە چونکە مانەمیان پەیوەندیان بە ئینسان و بە بیری ئینسان و بۆ هونەرانەوەیە کە ئینسان داهێنێ بۆەوەی کە هەستەکەی خۆی بڵێ یا پەیامەکەی یا بیرەکەی خۆی بڵێ لەبەرەوەی زۆر ئەتیادیە ینی شتێکی ڕێگە پێدرا و بگرە هوەری و جوانیشە بۆ بکارهێنا مامۆستا ئەگەر باس لەوە بکەین چیرۆکە شعرمانەیە وەگەڵی لە قۆناغێکی باڵاترە ڕۆمانە شعر و دەقی کراوەشمانەیە شتێک کە جیامان بکاتەوە بە تەواتی دەستنیشانی با بڵێن جیاکردنەوەی ژانرەکان بکەین چیرۆکە شعر بەچی جیاکرێتەوە لە ڕۆمانە شعر لە کاتێکە هەردووکیان لە ناو شاعران و ئەگەڕن قەدێکی گەڕانەوە طبعاً بەڕای من ئەم بابەتە لێکۆڵینەوەیەکی زۆر زیاتری ئەفێ بۆەوەی بتانی قسەی تەواوی لەسەر بکەیت چکە وا باش نییە قسە لەسەر هەموو شتێ بکەیت کە بەڕاستی بەپێی تیۆرێکی زانستی لێکۆڵینەوەت لێ نەکردبێ چوارچێوەی کاری من کاری شعری چیرۆک ئامێز بووە واتە ئێمە حسابمان بۆ مەودای شعرەکان کردووە کە ئەوەنە درێژ نەبێ کە نەگاتە ئەو حەدی کە پێی وترێ ڕۆمانە شعر تەبان پێش هەموو شتێ بێ شتێک بڵێم مەسەلەی ناونانی ژانرەکان لە ئەدەبیاتی کوردیا مەسەلەی ئەوەی کە ئەمە چیرۆکە شعری کورتە یامە ڕۆمانە شعرە یامە مەسەن پەخشانە شعرە مەسەلەیەکی کەمتر زانستیە و زیاتر حسابیان هەر بۆ قەبارە کردووە ئەو ناوەیان ناوە ئەگینا مەسەلێکێک لەوانە ئەحمەدی مەلا کە لێکۆڵینەوەکە لەسەر ئەم قەباری ئەم ژانرانە مەسەن دەقێکی شێرکۆ بێ کەس ئێنێ یەکیان پەخشانە شعرێکیان پەخشانە یەکیان شعرە لە ڕووی تەکنیک و داڕشتنی ڕستەکانەوە زۆری فەرق نییە بەڵام ئەو هەمان ناوی لێناوە تەنیا یعنی نازانی هۆکارەکە چێکە بۆچی هەمان ناوی لێناوەواتە ناونانی ئەم ژانرانە بە شێوەیەکی گشتی لە ناو ئەدەبیاتی کوردیا شاعیرەکان خۆیان یان نووسەرەکان خۆیان ناویان لێناوە و کەمتر زانستیە تەنانەت پەخشانە شعریش هەموو بنەما جیهانیەکانی پەخشانە شعری لە خۆ نەگرتووە کە چیرۆکە شعر دەتوانین بڵێن بەشێک بێت ئەو ویستم ئەو بڵێم کە ئەم بابەتە بڵین بۆ بەراوردکردن لەگەڵ ڕۆمانە بەپێی ئەو پێشەکێ کەوتم زیاتر قەبارەیە واتە قەبارەی ئەگەر قەبارەکەی زۆر درێژ بوویەوە شعرەکە ناوی ئەنێن ڕۆمانە شعر هەڵبەتە بەپێی چەند نووسەرێک ڕای خۆمان بڵین ڕایان وتووە لە ناو ئەدەبیاتی کوردیا پیان وا بووە لە ناو ڕۆمانە شعرها چنینەکە سادەترە و ڕوونتر ڕستە و دەربڕاوەکان وتراوە و زیاتر بڵێن چۆن لەی پامەکە ئەگا بە خوێنەر زیاتر لە چیرۆکە پەخشانیەکە نزیکە بێتەوە تا لە چنینە هوەریەکە ئەوی زۆر چڕ بێ بۆ نمونە لە شعرێکی کورتە هەر لە ڕاستیان لە کۆن و لە شعرێکی کورتا پیان تۆ شعری پیان تۆ مەس ئەگەر گێڕانەوەش بێ توانە چیرۆکی لیریکی حتا ئەگەر چیرۆکەکەش زۆر چیرۆکێکی جیای پەخشان ئامێزیش بوو بێ پیان تۆ چیرۆکی لیریکی
لەبەرەوە ئەوەنە چ ڕەبی ئەوەنە حاڵتە دەرونیەکانی شاعیر مەسەن دەرئەبڕێ لایەنە لیریکەکە تەواو ئەچێتە ناوی. جا من ویستم ئەو بڵم لە مەسەلە کورتیەکانە زۆرتر چڕی شعریەتەکە چۆن ئەڵێ تیا دەرەکەوێ، بەڵام لە ڕۆمانە شێرە هەڵبەتە ئەبێ ئەوە بڵین کە ئەڵین ڕۆمانە شعر هێشتا تایبەتمەندی تەکنیکی هونەریەکان و چۆن ئەڵێ چنینە شعریەکان لە ناو ڕۆمانی شعریش ئەبێ هەبێ ئەینا ناچێتە قاڵبی شعرەوە و ئەچێتە قاڵبی ینی بە کورتی ئەمانوێ بڵین مەودای چیرۆکە شاعر کورتترە بەڵام هێ ڕۆمان درێژترە. بەپی وەکو بتم من خۆم بە تایبەتی لێکۆڵنەوەی تایبەتی خۆمم نەکردووە لەسەر بەڵام بەگشتی و ئەو تیۆری هەیە ئەو ڕانەی کە هەیە لەسەر ئەم بابەتە زیاتر حساب بۆ مەسایلی مەوداکرێ ئەو کەمەڕوونی و ئاسان و دەربڕینی زیاتر جگە لە مەسلەی گێڕانەوەکە. باشە مامۆسا بۆ ئەم سەرەتایە شتێکی زۆر باشمان گروژان لەبارەی لایەنە تیۆریەکەی چیرۆکە شعریا وەکو بەڕێز سەنامەرزان پێداوە شاری چیرۆک ئامێز با بڕێک بێنە ناو ئەدەبیاتی کوردیەوە ئەتوانین بنەماکانی بۆ کەی دەست پێ بکەین وەگەزین ئێمە فۆلکلۆرێکی لە مێژینەی دەوڵەمەندمانەیە ئەم بنەمانەی چیرۆکە شعر لە ناو فۆلکلۆرا دەسەکەون ئاماژیان پێ بڵێن. ئەگەر ئێمە تایبەتمەندتریکەینەوە بە ئەدەبیاتی کوردی تەبان ئەدەبیاتی کوردی ئێمە لە فۆلکلۆرەوە دەست پێکەین بە ئەدەبیاتی سەرزاری و هەروەها نووسراوی فۆلکلۆری و دواتر قۆناغی کلاسیک و دواتر هینە سەر هاوچەرخ و ئەمانە. تەبان ئێمە لە ئەدەبیاتی فۆلکلۆریە هینێکمان هەیە لە ژانرێکی هونەری بەرز و باڵامان هەیە کە پێوترێ بیت. بیت لە ئەدەبیاتی کوردیە کۆمەڵ تەبان گێڕانەوەیە و کۆمەڵە تایبەتمەندی هەیە زۆرتر لیریکیە و خاوەنی کێش و بەڵێ وەزن و بڵێ ئەوەی خۆیەتی کێش و سەربای تایبەت بە خۆیەتی زیاتر هەست دەرەبڕێ لایانی خۆشەویستی دەرەبڕێ بابەتەکانی ناو کۆمەلگا بابەتە فەلسەفیەکان بێت بابەتە ئاینیەکان بێت تەبعاً بەپێی جۆری ژانرەکە و جۆری بیتەکە فەرقی هەیە. ئێمە بیتی قارەمانیمان هەیە بیتی خۆشەویستیمان هەیە و بیتی دڵداری و بیتە هەندێک لە بەپێی چیرۆکە ئاینەکانیش ئەوانەمان هەیە. ئەمانە بنەمایەکی زۆر باشن بۆ هێنانی چیرۆکە شعر لەبەرەوەی هەردوو ژانرەکەی تایە و جگە لەوەی کە گێڕانەوەیە وەکو ئێپیک داستانە شعری کۆن تەنیا مەسەڵەن گێڕانەوە نییە زۆرێک لە بیتەکانمان لیریکیە واتە هەستی تایە واتە لە شێوە بنەڕەتیە کۆنەکەی شعر نزیکە بێتەوە واتە تێکەڵاوێکی زۆر باشی هەیە لە ئەدەبیاتی کوردیە. هەر خۆی ئەم جۆرە شعرە جارێکتر لە شێوەی ئارکتیپە یان لە شێوەی تەکنیکێکی هونەریە چ لە شعری قۆناغی هاوچەرخا بێت چ لە شعری قۆناغی ئەو قۆناغە بێکەنەوە بۆ 2000 من کارم لەسەر کردو زۆر بەکارهاتواتە جگە لەوەی تەکنیک و شێوەکەی مەسەڵەن شێوازی چینەکە بەکارهاتووە حتا وەکو وێنەی هونەری وەکو ئەو سمبۆل وەکو ئارکتیپ ئەمانە دووبارە ناو شعرەکانە بەکارهاتوونەتەوە واتە ئەو شاعرانە ئەتوانین بڵین بێئاگان نەبوون لە مەسەلە فۆلکلۆریەکە لە بیتەکان ڕەنگە ئەمەش هۆکارێک بوو بێ بۆکەواتە هەمانە و ئەتەوێ بڵێ بە تایبەت لە ناو بیتی فۆلکلۆری کوردیا گێڕانەوە زۆر باوە هەرخۆی بیتەکانمان داستان شعرەکانمان هەرخۆی گێڕانەوەیە ینی بنەما سەرەکیەکەی گێڕانەوەی ئیتر هەنێکمان هەیە وەکو باڵات بە مۆسیقا و بە ئاوازەوە وتراوە هەنێ لە بیتەکانێکیانەیە مەسەڵەن داستانی شعریە دواتر وەکو ماموزین و ئەوانە چۆتە قۆناغی کلاسیکمان باڵات ئەوەیە کە بە موزیکەوە وتراوە گێڕانە بێ ئەوە بڵین باڵات طبعاً فۆلکلۆریەکانی دوو جۆریە فۆلکلۆری و نووسراوی فۆلکلۆریەکانی سەدەی 11 و دواترە ئەوەیشی کە نووسراوە لە سەدەی 16 بۆ حەڤەوە تا لە سەدەی 19 کۆمەڵی باڵاتی تایبەت لە ئەمریکا مەسەڵەن سەری هەڵاوە هەنێ لە شعرەکانی ویلیەم بلێک هەرێ لە شعرەکانی کاوزلی ئەمانە پیان وا بۆ کە باڵات بوون. شعری باڵات تایبەتمەندی شعری باڵات خۆی جۆرێک لە کێشی هەبووە کە هەر تایبەت بۆ بە باڵات پێوتراوە کێشی باڵادی یعنی شعرێکی خۆی هەبوو مەسەڵەن لە شێوەی بەندان نووسراوە زیاتر بە گۆرانی وتراوە لەگەڵ سەماکردن وتراوە ئەو جۆرە شعرە بۆیە ئەڵم زۆرتر نزیکە لە بیتی کوردی لەبەرەوەی هەندێک لە بیتەکانمان هەیە لە شێوەی بەندان و هەندێک لە بیتەکانمان هەیە وتراون ینی لە سەرزاری بیت بێژەکانی ئێمە بەو شێوازە بۆمان ماونەتەوە کە زیاتر بە ئاوازەوە
وتراون و ئەمەش ئەم تایبەتمەندیە نزیکە کاتەوە لەو هوەرەی کە بۆ نمونە لە ڕۆژئاوای هەبووە لای ئێمەش مەسەن جیاوازیمان بەرهەمەمان هەبووە. ئەگەر لەسەر ئەدەبیاتی مناڵان بوەستین بوونی ڕەهەندی گێڕانەوە لە ناو شعری مناڵانە یان با بڵین پرسیارەکە ئەوە بکەمەوە ئەتوانین بڵین شتێکمان هەیە بە ناوی چیرۆکە شعری مناڵان یا شعری مناڵانی چیرۆگامێز وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەم عزیز ناوبڕێک وەرەگرم و دەست پێەکەمەوە. بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتەن مامۆستا لە پێش ناوبڕەکە و ویسمان باز لەوە بکەین بگەڕین بە دوای سەرەداوەکانی گێڕانەوە یا با بڵێن شعری چیرۆگامێز لە ناو ئەدەبی مناڵانە بەتایبەت لە ئەدەبی کوردیا بەگشتی چۆنە ئەوەی ئەوەندەی ئاگاداربی و لە ناو ئەدەبیاتی کوردیا چۆنە شعری چیرۆگامێز لەگەڵ پەیوەندی بە شعری مناڵانەوە. بەڵێ طبعاً پێشەوەی باسی مێژوەکەی بکەین ئەبێ باس لەوە بکەین کە شعرێک کە بۆ مناڵ ئەوترێ تایبەتمەندی خۆی هەیە واتە ئەبێت کۆمەڵێک چۆن ئەڵێ بنەما هەیە لە ناو شعرەکە هەبێ بە تایبەتی ئەو شعرانی کە بۆ مناڵان کەمتر لایەنی مەسەلەن زۆر فکری فەلسەفی و ئەمانەی ڕەنگەتیا جێبێتەوە هەرچەنە ئەمانش ینی ئەکرێ جێبێتەوە بەڵام زیاتر لایەنە پەروەردەیەکەیە و زیاترەوەی کە بە مناڵ کۆمەڵێک شت فێر بکەی زیاتر ئەمانە ڕەچاوکراون. طبعاً بۆ لایەنی پەروەردەیی ئەبێ ئێمە ئەوە بزانین هەتا ئێمە مرۆڤ ینی مرۆڤی گەورەش کە ئەمانەوەی شتێک بە کەسێک بڵین یا شتێکی فێر بکەین زۆر چۆن ئەڵێ سوود لە مەسلەی چیرۆک وەرەگرین یا مەسلەیەوەی کە چۆن شتێک ڕوویاوە چۆن بووە پندێکی لێ وەربگرین. لە ئەدەبیاتی کۆنیشەوە لە فەلسەفەی ڕۆژهەڵاتیشە مەسلەی گێڕانەوە ئەو مەسلەی چیرۆک شتێکی زۆر زۆر باو و تۆکمە بووە بۆ پەروەردەکردن و بۆ گەیاندنی پەیام هەر بۆ نمونە لە قورئانی پیرۆزە زۆرێک لەوانە مەسەلەن مەسلەی چیرۆک و ئەمانە ئیشارەتی هەیە یا مەسەلەن داستانە کۆنەکانی ڕۆژهەڵاتە کە هەمان بووە ئەوانەی کە زیاتر بۆ پەروەردەیی بوون مەسەلەن کلی لەو دیمنە هەبووە زۆر شتی تر هەبووە یعنی مەسەلە گێڕانەوەکە شتێکی ئاسانترە بۆ ئەوەی کە لایەنە پەروەردەیەکی پەیامەکەی پێ بگێنی. لە مەسەلەی شعری مناڵانیشە ئەم بابەتە چۆن ئەڵێ زیاتر تۆخ بۆتەوە بە تایبەتی ئێمە لە شعری مناڵانە من خۆم بەڕاستی پسپۆڕیم بواری شعری مناڵان نییەوە نازانم مێژوەکەی لە کێوە دەستی پێ کردووە و یەکەم چیرۆکی شعری مناڵان چۆن بۆ ئەمانە بەڵام بەپی پشتبەست بەو تیۆریانە و ڕێی هەندێک لەو لێ کۆڵەرانی کە پێشتر لەسەر ئەدەبی مناڵان ئیشیان کردبوو لە ئەدەبی کوردیا من چۆن ئەڵێ چەند پەرەگرافێکم دابش یان چۆڵی تایبەت کرد بەو بابەتە پیان وال ناو ئەدەبی کوردیشە شعری چیرۆک ئامێز مان هەیە بۆ مناڵان بگرە سەرەتاکانیشی هەر بە چیرۆک ینی چیرۆک ئامێزی بووە بۆ نمونە یەکێک لەوانە چیرۆکی بزن و کۆمەڕۆکە بۆ کە بە شعر وتراوە یا مەسەن چیرۆکی بزن و چیرۆکی کۆمەڵی هینمان هەیە شیردا بۆ داپیردا و ئەلەمانە زۆرتر بە شعر بووە بەڵام چیرۆک بووە یعنی تایە واتە شعرێکی چیرۆک ئامێز بووە کە بۆ مناڵان وتراوە. لە قۆناغی دواترە لە قۆناغی مەسەن سەرەڵدانی قوتابخانەیە زۆرێک لە شاعیرەکانمان مەسەن لە قۆناغی مەبەستم سەرەتای سەدەی 20 زۆرێک لە شاعیرەکانمان بۆ گرنگی پەروەردە بۆ گرنگی خوێندن بۆ گرنگی ئەو بابەتانەی کە بۆ مناڵ پێویستە بۆی خۆشەویستی بکەن لای مناڵ بەشێکی بچووکیان تایبەتە کرد بە ئەدەبی مناڵان مەسەڵەن بێکەس لە کۆتایی دیوانەکەیەوە هەندێک شعریە نووسراوە شعری مناڵان مەسەن زێوەر هەیەی عین شەونە بە تایبەتی هەیەی کاکەی فەلا هەر شعری دیوانی هەیە بۆ ئەو بابەتە زۆربەی شعرەکانیان شعری چیرۆک ئامێزن کە ئەمەش زیاتر مەسەن کاریگەری هەبووە بۆ ئەدەبی مناڵان هەر لە ئەدەبیاتی نوێ شایمە هەمانە لەتی فەڵمەت بۆ نمونە زۆرێک لە شعرەکانی کە بۆ مناڵان وتووە شعری پشیلە و شتێکی وایە بەڕاستی بە چاکی لە بیرم نەماوارە ئەویش شعر بۆ مناڵانی وتووە لایەنێکی پەروەردەیی و ئەچێتە قاڵبی چیرۆک لە ڕووی تێماوە ئەوەندەی ئاگادار بێت هەموو تێمە یەک دەست ئەدا لە ناو شعرێکی چۆرەگامێزا دەربخرێت ینی یان تێماکان چین بەگشتی ئەوەی سەرنجدا بێت. طبعاً ئێمە ئەبێ ئەو بزانین لە
طبعا بابی بەستینەوە بە ئەدەبیاتی کوردیەوە حتما لە ئەدەبیاتی جیهانیە وەکوتم داستانە شعرەکان هەموو تێمەکانی لە خۆگرتووە کە زیاتر تێمەی خۆشەویستی بۆ قارەمە ئەمانە بووە بەڵام لە ئەدەبیاتی کوردیە ئێمە داستانە شعرەکانمان کە بنەمای چ لە ئەدەبیاتی کلاسیک و چ لە ئەدەبیاتی فۆلکلۆریا کە بنەمای ئەم جۆرە شعرانان زیاتر دوو تێمە زۆر زاڵە بەسەریانە یەکێک لەوانە تێمەی قارەمانەتی بووە یەکێک لەوانە تێمەی خۆشەویستی بووە. ئێمە بێ بزانین لە شعری ئەم قۆناغەیە چیرۆکە شعری ئەم قۆناغەشە ئەو خاڵی کە زۆر گرنگ بوو بە من ئەوە بوو کە ئەم دوو جۆرە تێمەیە زۆر زیاتر و زاڵترن بە تایبەتی تێمەی خۆشەویستی کە ئەوە زیاتر لیریکێتی ئەوە بەخشێ هەند شعریەتیە بەخشێ بە بەرهەمەکە زۆر باوە واتە دووبارەکردنەوەی هەمان تێمەی دەقە کۆنەکان یا ئەو دەقانی کە لە پەیوەندی ئیپیک و لیریکەوە دروست بوون ئەو تێمانە دووبارە ڕەنگیاوەتەوە لە ناو چیرۆکە شعرەکانە بەڵام ئەوەشمان بیر نەچێ ئێمە تێمەی فرەڕەهەندیشمان هەیە لە ناو ئەم دەقانەیە واتە کۆمەڵە تێمەی ترمانەیە تێمەی فەلسەفیمانەیە تێمەی دەرونیمان هەیە و کۆمەڵی بابەتی ترمان هەیە کە شاعیر بۆی گرنگ بووە لە ناو بەرهەمەکە جێی کراوەتەوە و هیچ کێشە و ئشکالێکشی دروست نەکردووە واتە ژانرەکە توانیوێتی هەموو جۆرە تێمەکان لە خۆ بگرێ بە چۆن ئەڵی لە بەرچاوکردنی ئەو خاڵی کە ئەو دوو جۆرە تێمەیە کە ڕەگوو بنەچێکی زۆرتری هێرە ناو ئەدەبیاتی کوردیە زۆرتر ڕەنگیاوەتەوە لە ناو ئەوانەمان بە شێوەیەکی سەرەکی هەن و ئیزافەتەن هەندێک تێمەی جیاوازتر بە نمونە ئاینی و فەلسەفی بەڵێ ئەوانەمان هەیە مامۆستا قۆناغێکی زۆر دیاریکرایی باش وەرگرتووە لە توێژینەوەکە تا قۆناغی ساڵی 90ەکان بۆ 2000 ئەمەوێ بڕێک باس لە چیرۆکە شعر بکەین تایبەت بە نوێخوازیەوە ئەتوانین بڵێن یەکێ لە ڕەگەزەکانی نوێخوازی لە ناو ئەدەبی کوردیە تێکەڵکردنی ئەم دوو ژانرە لە فۆرمێکی تازەیە بەڵێ طبعا مەسەلەی نوێخوازی ئەگەر ئێمە بیگەڕێنینەوە بۆ هەفتاکان و ئەوانە مەسەلەی نوێخوازی لە ئەدەبیاتی کوردیە سەرەتاکە ئەگەڕێتەوە بۆ شکاندنی کۆمەڵک کۆت و نەک بڵێن کۆت و پەیوەند شکاندنی کۆمەڵک تایبەتمەندی هوەری کە لە شعرا هەبوو پێشتر بە تایبەتی مەسەلەی مۆسیقای شعری مەسەلەی مۆسیقای شعری لە ڕووی بەکارهێنانی کێش و سەرواوە کە شعری کلاسیکی و شعری ئەوانە بڵێن شعری هاوچەرخ و پێشووتر بەکاریان هێنابوو لە ئەدەبیاتی تەبان ئێمە هاوچەرخ نابەستنەوە بووم بۆ سەرتاکانی سەدەی بیستکەواڵن زیاتر مەبەستمان لە ئەو بابەتە نوێخوازیە کە لە ئەدەبیاتی کوردیا سەری هەڵا واتە لە هەفتاکانەوە زیاتر من مەبەستمە لە هەفتاکان زیاتر شاعیرەکان ڕویان لەوە کرد کە بەرەو پەخشانە شعر بچن لە چ ڕوویەکەوە لەوەی کە شعر ئەو قاڵبە مۆسیقیەی کە پێشتر بۆی دروست کرابوو لەوە لابن چونکە لایەنی پەخشان کە پێشتر هەر وەزن و قافی نەبوو کە ئەکرا پەخشانە شعر لایەنە هونەریەکانی تیابوو لایەنە زمانیەکانی تیابوو وێنە شعریەکانی تیابوو چۆن بڵێن چنینەکەی تیابوو بەڵام حساب بۆ مۆسیقا بەڵێ مۆسیقا زیاتر دەرەکیەکە نەئاکرا زیاتر حساب بۆ مۆسیقا ناوەکێکە ئاکرا تومت کێش و سەرواکەی هەمان کێش و سەروا جا من ویستم ئەو بڵێم یەکێک لەوانەی کە پێوترا نوێخوازی ئەوە بوو کە تۆ زیاتر پشت ببەستی بە مۆسیقای ناوەوە نەک مۆسیقای دەرەوە مۆسیقای دەرەوە لابێت تەبانەمە مشتومڕی زۆری بە دوای خوای هێنایەکێک لەوانە پیانوە بوو کە ئەمە نزمکردنەوەی شعرە و ئاستیدا ئەبڵزێ و مەسەڵەن یا شاعیرەکان ناتوانن وەکو شاعیرەکانی پێشووتر شعر بنووسن و ئەمە بابەتێکی ترە خۆی نزیکبوونەوەی شعر لە پەخشان یاخود ڕەهاکردنی مۆسیقا زیاتر پەیوەست نەکردنی بە مۆسیقای دەرەوە بەکارهێنانی مۆسیقای ناوە شاعیر یاخود نووسەر دەستکراوە ئەکا لەوەی کە ئیسفادە لە تەکنیک و هونەری مەسەڵەن ژانرێکی تر بکە یەکەم جار مەسەڵەن ئیسفادە لە تەکنیک و هونەری بۆ نمە ژانری پەخشان کردووە وەکو ئەو شێوە چنینەکەی و دواتر ئەو هونەرانی کە لە پەخشان بوونەتەوە مەسەڵەن ئەوانەی کە سەر بە پەخشانن چیرۆک و نفلێت و ڕۆمان و ئەمانە هاتن مەسەڵەن ئەم تەکنیکە ئەو تەکنیکانەی کە لەناو ئەو هونەر و ئەو ژانرا هەبوو ئەوانیان دووبارە وەرگرتەوە بۆ شعر و جۆرێکی تازەی شعریان لێ پێکێنا بە ناوی چیرۆکە شعر واتە ئەم مەسەلەی نوێخوازیە
خۆی لە خۆیە جگە لە بابەتی وەکوتە مۆسیقای شعریەکە یەکێک لە تەکنیکەکانیش کە بەکارهێنانی گێڕانەوە بوتایە یەکێکی ترش بوو لە بابەتی چۆن ئەڵەی چۆڕشێکی فکری بوو ئەمانە تەبان ئەبێ بزانین مەسەلە نوێخوازیەکە تەنیا مەسلەی تەکنیک و هوەری نەبوو لە ناو نووسینەکە کە ئەڵێن شۆڕشی فکری یان دەربڕین کۆمەڵێک شاعیرەکان مەبەستیان بۆ بگەڕنەوە بۆ کولتوری خۆیان یعنی هەندێک بابەت و تێمە بێنە ناو شعرەوە کە پێشتر لە ناو شعرا مەسەن بۆ لە شعری کلاسیکیە تێمەکان سنووردارن باش ئەتەوێ بڵێ هەم وەکو گەڕانەوە بۆ تێمە فۆلکلۆریەکان هەم وەکو شکانی فۆرمەکەش چیرۆکە شار هەنگاوێکی باش بوو بەڵێ هەنگاوێکی باش بوو تەبان ئەبێ ئەوەش بزانین کە ڕێگو بنەچەکەی پێشتر یعنی ئەوە نییە تەنیا مەسەلەن نێخوا شتێکی هەڵبڵاو بووێک و داهێنانێکی زۆر گەورە ئەبدەیتیان کردوێتە و گونجاندویان باشە مامۆستا بڕێک باس لە هەفتاکان بکەین دەنگی هەفتاکان لای لە تێڤڵمەد لای شرکەوەبەکە لای کیتر ئەم چیرۆکە شاعرە بەزەقی دەرەکەوێت طبعا لە هەفتاکانە ئێمە وەکو بزانین شێرکۆبێ کەسمان هەیە لە تیفەڵمەتمان هەیە فەرات بیرباڵمان هەیە عەبدوڵڵا پەشێومان هەیە فەرات شاکەلیمان هەیە حەسیب قەرەداخیمان هەیە ئەنوەر قادرمان هەیە طبعا ئەنوەر قادر لە پێشترە یعنی وەکو لە نوێخوازیە زۆرێک هەندێک جار یعنی من پێم وایە و ئەچێتە پێش مەسەلەی ڕوانگەوانی بەڵام گرنگێکی بەداخەوە گرنگێکی ئەو تۆی پێ نەدرا بە لە کاتی خۆیان ئەو چۆنەڵێ ئەو مەسەلەی نوێخوازیە پێوەست کرایەوە بە شاعیرانی ڕوانگە و کۆمەڵێک خەڵکی ترەوە ئەگینا ئەگەڕێی بۆ هەندێک دەق لە ناو شعرەکانی ئەوە زۆر تاز ینی لە پێشترە ئەو لەو مەسەلەی نوێخوازی و بەکارهێنانی جگە لە نوێخوازیەکەش چیرۆکە شعر ڕەنگی داوەتەوە لە بەڵێ چیرۆکە شعری لە دەقەکانی ئەوە ئەبینین ئێمە مەسەڵەن هەتا حەسیب قەرەداخی کە بە شعری کێش و خافێدار ئاینوسی ئەم تەکنیکی بەکارهێناوە مەسەن دواتر جەمال غەمبار هەمان هەیە دلاوەر قەرەداخیمان هەیە کۆمەڵێک شاعری ترمان هەیە باس لەوانەکەین بابینە سەر و قۆناغی کە بەڕێزت هەڵبژاردبوو ساڵی 90ەکان بۆ 2000 لەوێ چییە دۆخەکە چۆنە گوزەرەیە شاعرەکانی ئەو سەردەمەکیان چیرۆکە شعر لای ئەوان چۆن ڕەنگی یاوەتەوە تێماکان چۆنن جیاوازی لەگەڵ قۆناغەکەی پێشووترا گەر هەندێک باسەوەش طبعا ئەم قۆناغی ئێمە پێڵێن دوای ڕاپەڕین واتە لە 90 تاوکنێ 2000 کە تەبان قۆناغێکە گۆڕانکاری سیاسی تیاڕوویاوە و گۆڕانکاری کۆمەڵایەتیشی لەگەڵ خۆی هێناوە ئێمە ئەتوانین بڵێن شاعیرەکان تقریبا هەمانە و شاعیرانی پێشووتر بوون کە پێشینە نوێخوازەکان بەکارهێنابوو لە ناو شعری خۆیانە هەرم شاعیرانی کە ئێستا ناوم بردن هەر ئەو شاعیرانش دووبارە شعری لەم جۆرەیان نووسیوە لە بڵێن لە ئەدەبیاتی کوردیە وەکو تایبەتمەندی ئێمە وەکو ئەوی کە بەراورد بکەین بەراوردی ئەم لایەنی هوەری ئەم جۆرە قۆناغە بەراوردی چییە لەگەڵ قۆناغی پێشووترە طبعا ئێمە شعری قۆناغی هەفتاکان بۆ هەشتاکانمان یا پێشترمان وەرنەگرتووە و بە هیچ جۆرێکیش سەیری ئەو بەروارانە و لێکۆڵینەوەم لەو بەروارانە نەکردووە کە ئەکەوێتە ئەو قۆناغەوە واتە ڕەنگە جیازێکی زۆر هوەری ورد هەبێ بۆ نمونە من پێیم پێ نەبرد بێ لەبەرەوەی من لێکۆڵینەوەم تیانە کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی کە سەیرەکەی هەم لانی پەخشانە شعری وەلانی شعری ئازاد وەلانی ئەوەی کە مۆسیقای شعری بگەڕێتەوە بۆ مۆسیقای ناوەوە وەلانی ئەوەی کە تەکنیکی تازە لە ژانرەکانی تر وەربگیرێ وەکو گێڕانەوە وەکو وەسەف وەکو مۆنۆلۆگ دیالۆگ ئەمانە زۆر زۆر بەکارهاتوون بە تایبەتی مەسەلەی ئەوە فلاش باک ئەوانە زۆر چونکە لە ئێمە بێەوە بزانین لەنەوە دەکان بە دواوانە مەسل لە ئەو ڕەگەزی گەڕانەوە بۆ دەروون و چیرۆکی هوەری کە بە قوتابخانە دەرووناسیەکان شیانە کردەوە زیاتر مەسلەی هوەری بەکارهێنانی فلاش باک و چۆن ئەڵێ شەپۆلی هۆش بەڵێ پێوترێت شەپۆلی هۆش ئەوانیان بەکارهێنا لە چیرۆکە ئەم تەکنیکانە زۆر زۆر هاتە ناو شعرەوە یعنی زۆرێک لەم شعرانە ئەبینی کە مۆنۆلۆگ بەکارهاتووە فلاش باک بەکارهاتووە کە ئەمانە تەکنیکی زۆر وردی قۆناغە چیرۆکیەکەن لەو سەردەمەیە و بە هەمان شێوەتر ئیدامی هەبوو دواتر با بڵێن جگە لە شێرکەوبێ کەسوولەتی هەڵمەت و عەبدوڵڵا پەشێ و ئەنوەر قادروانە دەنگی نوێتری دوای نەوەدەکان دەنگی زاڵ بوو بەڵێ طبعا ئەبێ یەک خاڵ لەبەر چاو بگرین
بەپێی ئەو چۆن ئەڵی گەڕان و پشکنینی کە من بۆ بابەتەکەم کرد نەوە نوێیەکان و شعرە تازەکان و دەنگە تازەکانی هیچیان لە مەسلەی چیرۆک ئامێزیان نەگەشتن بە شێرکۆبێکەس واتە شێرکۆبێکەس هەتاوەکوێ وەفاتی کرد ئەو هەر بەردەوام بوو هەر لە پێشینی هەمویان بوو لە مەسلەی شعری چیرۆک ئامێزیە تەنانەت زۆ فراوانی کرد بوو وەکو خۆی ناوی لێ نائیوت مەسەلەن ڕۆمانە شعر ینی داقی واڵای تر هەموو شتێک من وتم تێبینیم هەیە لەسەر ناونامەکان بەڵام بۆ نمونە دلاوەر قەرداخی شعری هەیە بۆ نمونە جەمال غەمبار شعری هەیە لەو بارانەوە بۆ نمونە کەژاڵ ئەحمەد یەک دوان کەژاڵ قەرداخی پێم وابێ ناوەکانم بینی یەک دوانە لەو ئافرەتانە هیوا قادر بەڵە بێگومان هیوا قادرم بیر چووکە و دەقی چیرۆک ئامێزی زۆر جوانی هەیە لەم بابەتە کۆمەڵک شاعری ترکە ئەوە بەجددی وەکو پێم وتی ناوەکانی بەچاکی نایەتە بیر ئەم شاعرانی کە لەو سەردەمەیە تا ئێستاش بۆ نمونە شعریان نووسی بەردەوام بوون لەسەر بەکارهێنانی ئەم جۆرە تەکنیکە و بۆ گەیاندنی بیرەکانیان بەڵام لەگەڵ ئەوەی شێرکۆبێکەس بەڕاستی شاعری قۆناغی پێشووتر بوو بەڵام بەڕای من هەر لە بواری وەرگرتنی ئەم جۆرە تەکنیکە هەر لە لوتکامایەوە و لە چڕی نووسین و زۆری بەرهەم و بەکارهێنانی تەکنیکی جیاواز و ئەمانە ینی هەر پێم وابوو لە لوتکامایەوە لە پێش هەتا ئەو جیلی تازەیش وەکو دوا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە جاران حکایەت و بەسەرهات و ڕووداوی سیر و سەمەرە ڕوویانەدا ئەبوون بە چیرۆک و لە ناو چیرۆکە شابوونەوە بە شعر لە سەردەمانی ئەوسایە نمونە زۆرن لە ئێستاە چیرۆک هەن ببن بە چیرۆک و ببنەوە بە شعر بۆ سەردەمی نوێ ئەوانە یان ڕووداوەکانی ناو کۆمەڵگەی کوردی ناو سۆشیال میدیا ناو دەرەوەی سۆشیال میدیا بای ئەوە هەن ببن بە چیرۆک و ڕەگەزی باش و تێمەی باش شاعران و چیرۆک نووسان سوودیان لێ طبعاً ئەبێ شتێک بڵێن بۆ بواری وێژە و ئەدەب شتێک نییە ناوی شتی باش و شتی خراپ و تێمەی باش و ئەمانە ئەوەی هەیە چۆنیەتی دەربڕین و ئەو بتنەیە ئەو وێنانەیە کە ئەیخەیتە دەروت تا چەنە ئەوە پێوەستەکەیت و بە مەسەلە ئینسانیەکەەوە بە مەسەلە قوڵە فکریەکەی خۆتەوە دیدگایتەوە چۆنە بۆ دنیا بێگومان ئێمەش ئینسانین لە هەر قۆناغێکا بین و شاعری ژیان نووسەریش هەر بە هەمان شێوە هەڵگری هەمان تایبەتمەندیە بە تایبەتی ئەگەر نووسەر شاعرێکی خوێنەر بێ باگراوندی فکری باشی هەبێ و لایەنەکانی تری خوێند بێتەوە و بە قوڵی بچێتە ناو مەسەن بابەتە ئینسانیەکانی کۆمەلگاکەیەوە زۆر ئاساییە هەر بابەتێک و هەر تێمەیەک لە ناو کۆمەلگاکەی خۆیان وەربگرێ و حتا ئەو چیرۆکانش کە لەسەر زاری خەڵکن ئەو چیرۆکانش کە پند ئامێزن ئەو چیرۆکانش کە لە ناو سۆشیال میدیاشە هەیە و بگرە هەنێکیشی نەشیا و نالەباریشن ئەوە توانێت بە شێوەیەک دای بڕێژێتەوە بە شێوەیەک بە فکری بکە لە ناو دەقەکانی خۆیان بێگومان بە چاوێکی شاعرانە و دیدگایەکی شاعرانە دیدگایەکی شاعرانە و چنین و هوەریەکەی یعنی بتوانێت توانای زاڵ بێ بەسەر دەستەخۆش بێ مامۆسای بەڕێز بابەتێکی بەپێز و چێژبەخش بوو من چێژش و سوودیشم لێ وەرگرت بە هیوای میشەڵڵا بۆ بەردەنگ و بینەری ئەمەش بگوازرێتەوە ئەمە خۆشحاڵت کردم و گەورەی دوانت سەرچاوم زۆر سپاس بۆ بینێرە بەڕێزەکانتان هیوادارم سوودێکمان گەیان دەبێ بە ئێوە و بینەرانی بەڕێز دەستەکان نەخۆش بێ بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخوای گەورەتان دەسپێن